سڵاتان لێبێ من ناوم شازاد تارقە خوێندکاری کۆلێژی پزیشکیم لە گۆشەی ئەمەریکیی هەستایم بە ئەنجامدانی کۆمەڵێک ڤیدیۆ بۆ بەخشینی زانیاری تەندروستی سوودبەخش بە ناوی زنجیرەی گۆشەی تەندروستی. دیپڕشن یاخود خەمۆکی حاڵەتێکی دەرونیە کە بەپێی سەرچاوەکان لە جیهاندا تووشی 280 میلیۆن کەس دەبێت. دیپڕشن حاڵەتێکی زۆر ناخۆشەکە ئەکرێ کاریگەری هەبێت لەسەر هێزر و ڕەوشی کەسەکە، ئەکرێ وای لێ بکە دڵخۆشی نەبەخشێ بە کەسێکە خەمۆکی هەبێت لە چالاکیە ئاساییەکان کە ئەکرێ دڵخۆشی بە کەسێکی ئاسایی ببەخشێ، ئەکرێ خۆی بە دوور بگرێت لە کەسانی تر و لە کۆمەڵایەتی بوون دوور بکەوێتەوە، ئەکرێ بێئومێدیکە لە ژیاندا. جۆرەکانی خەمۆکی زۆرن کە یەکێک لەو جۆرانە بریتیە لە disruptive mood dysregulation کە تایبەتمەند کراوە بەوەی کەسەکە هەڵچوونێکی کتوپڕی هەیە یان کتوپڕت و ڕەبوونێکی زۆری هەیە کە زیاتر لە مناڵە باوە و لە تەمەنی 10 ساڵیەوە دەست پێەکە. جۆرەکی دووەمیشان بریتیە لە seasonal affective disorder یان SAD کە پێوترێ خەمۆکی وەرزی کە لە زۆر خەڵکا هەیە و وا کات کە کەسەکە تووشی خەمۆکی بێ لە وەرزەکانی وەکو پاییز و زستانە. جۆری سێمیان بریتیە لە major depressive disorder کە ئەمەیان لە هەمویان مەترسیداترە، کەسەکە بێ هەستە بێت بۆ شتەکانی دووروبەری و ناومێد دەبێت و تەنانەت دوای لێدێت کە چالاکی ئاساییەکانیشی ناتوانێت بەڕێوە بەرێت و ئەکرێ کاریگەری هەبێت لەسەر ئیشتیهای یانەکە ئیشتیهای خواردنی زۆر بێ و بێتە هۆی قەڵەوێکی نائاسایی و بۆ نەخۆشەکانی تر زەرەری هەبێت یان ببێتە هۆی ئەوەی ئیشتیهای لەدەستدات و بە شێوەیەکی نائاسایی کێشی لەدەست بێت. ئەکرێ کەسەکە نەتوانێت چالاکیکە، ئەکرێت دوورکەوێتەوە لە دەوروبەری و حاڵەتە زۆر مەترسیدارەکانی major depressive disorder بریتیە لە بیرکردنەوە لە خۆکوشتن. و جۆری تریشمان زۆرن وەکو دوای دووگیانی، ڕێژەی خەمۆکی بەپێی لە کۆڵۆنیەکان بێت کە لە ئەمریکادا کراوە لە کەسێکی پێگەیشتوو کە لە ژیانیدا ڕوبەڕووی ببێتەوە بریتیە لە 16 و لای نایەشیان National Institute of Health لە کۆڵۆنیەکی تر کراوە لە ڕێژەی سەدی خەمۆکی کە لە کوردستانە کراوە لە سەردەمی COVID-19 کە گەیشتۆتە 145 کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ کەمی کۆمەڵایەتی بوون کە کۆمەڵایەتی بوون گرنگیەکی بنچینەیە بۆ باری دەرونی مرۆڤ. چارەسەرەکانی خەمۆکی کە بەداخەوە لە کوردستاندا فرامۆش کراوە زۆر وەکو گۆڕانکاری لە شێوازی ژیان بۆ نمونە خەو خواردن ڕێک بکەیتەوە خەو ڕێک بکەیتەوە یاخود مەشقکردن و دیاریکردنی هۆکاری خەمۆکی ئەکرێ سوودێکی زۆری هەبێت لە چارەسەرکردنی خەمۆکی. دەرمانیشمان هەن زۆر وەکو دەرمانەکانی جێ خەمۆکی کە سوودیان هەیە بۆ چارەسەرکردنی خەمۆکی و ئاخیرەم شت psychotherapy یان cognitive behavioral therapy کە ئەمەش سوودێکی زۆری هەیە بۆ چارەسەرکردنی خەمۆکی بەوەی کە فێری کەسەکە ئاکا ڕوبەڕووی بیرکردنەوە نەرێنیەکان بێت و توانست ئەبەخشێ بە کەسەکە بۆ مامەڵەکردن لەگەڵ کێشەکانی ژیانیان. ئەمانە هەمووی چارەسەرن کە ئەکرێ کەسەکە دەرکەن لە سووری خەمۆکی و هەرچیەک هۆکارەکەی بێ بە دڵنیا و خەمۆکی چارەسەری هەیە. نەخۆشی دەرونی خەمۆکی بۆی بتوانین چارەسەری بکەین پێویستە بتوانین دیاریکردین کە ئایا کەسەکە خەمۆکی هەیە یاخود نە. و ئەمەش لە ڕێگەی کەسێکەوەیە کە پسپۆڕی هەبێت لە بواری دەرونیە، ئەمەش چاوپێکەوتنێکە کا لەگەڵ کەسەکە و تێبینی مامەڵەکردن و گفتوگۆکردن و شێوازی خەو و خواردنی دەکات، دەکرێت لە ڕێگەی ئەمەوە دیاریکردین کە کەسەکە ئایا خەمۆکی هەیە یاخود نە. تۆ تەنهانیت لە نەخۆشی دەرونی خەمۆکی و ئەگەر خەمۆکیت هەیە ئەوە شتێکی باشە قسە بکەیت لەگەڵ کەسەکە کە پسپۆڕی هەبێت لە بواری دەرونی یاخود ئەگەر دڵی لەمەش ئەتوانین قسەکەی لەگەڵ کەسێکی خۆشەویست یان برادەرێکە یان کەسێک کە نزیک بێتەوە. و خەمۆکی نەخۆشیێکی ئاسان نیە، بەڵام تۆ تەنهانیت و دڵنیا بە لەوەی کە چارەسەری کاریگەر و نایابی هەیە.